الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن خير الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، مسلمانان، خواهی پروردگار لو روژەوە کە ئێمەی دروست کردووە، بەڵکو لەو ڕۆژەوە کە بابە گەورەمان ئادەمی دروست کردووە، دوژمنێکیشی بۆ داناوین بۆ ئیمتیحان و تاقیکردنەوەمان. ئەو دوژمنەش کە بریتیە لە ئیبلیس، بریتیە لە شەیطان، کە وعدی داوە و هەڕەشەی کردووە لێمان دانیشێت لەسەر ڕێگای ڕاست، لە ڕاست و لە چەپەوە و لە پێشەوە و لە دواوە هەوڵی ئەوەمان بدا لە ڕێگای ڕاستلامان بدات. بۆیە زۆر جار نەک تەنها زەفەر بە ئینسانی کەم ئیمان دەبات، بەڵکو کەسانێکی ئیمانداریش لە خشتە دەبا. خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا بۆمان باسی فێڵی شەیطان دەکات کە چ لە ئینسان دەکات. پەروەردگار دەفەرمێ کەمەثەل الشەیطان إذ قال للإنسان كفر فلما كفر قال إني بريء منك إني أخاف الله رب العالمين. شەیطان کاتێک بە ئینسان دەڵێت کافر بە، کاتێکیش کە کافر دەبێ ئەو جا دەڵێ من لێت بەریم، بێبەریم لێت و من لە خوا دەترسم، ڕازی نیم بەوەی کە تۆ کردت. لە تەفسیری ئەم ئایەتە پیرۆزەدا زانایانی تەفسیر ئیبن جەریری تەبەری و ئیمامی بەغەوی و هەروەها ئیبن کەثیر غەیری ئەوانیش بەسەرهاتی عابدێکی پیاوچاکمان بۆ دەکەن کە چۆن شەیتان لە خشتەی برد و بە هەڵەیدا برد، بۆ ئەوەی ببێتە پند و عیبرەت بۆ ئێمە هەمومان وریابین لە فێڵی شەیطان. دەجێڕنەوە کە پیاوێکی عابد هەبووە ناوی بەرسیسا بووە. ئەو پیاوە عابدە لە شوێنێک دوور لە شار شوێنێکی پەرستگای خۆی سەومەعەی هەبووە، خەریکی خواپەرستی و عیبادەتی خۆی بووە، بەڵام بە جەهل و بە نەزانین، نەک لەسەر ئەساس و بناغەی علم و زانستی شەرعی. ئەوەش موسیبەتێکی گەورەیە کە بێت و ئینسان خواپەرستی بکا بە نەزانی. بۆیە زۆر لە بیدعە و خوڕافەی تێکەڵ دەبێ، زۆر شت دەکا بە نیەتی خۆی خواپەرستیەوە، بەڵام لەوەیە لە خوا بە دووری خاتەوە. دەفەرمون ئیمامی ئیبن عەباس ڕەزای خوای لێ بێ و هەروەها عەلی کوڕی ئەبی طالب ڕەزای خوای لێ بێت و غەیری ئەوانیش ئیبن مەسعود دەجێڕنەوە دەفەرمون ئەو پیاوە، ئەو عابدە، شەیطان کە ئیبلیسی گەورەیە دەیوت چ بکەم لە دەست ئەو عابدە، چۆن وا بکەم لە خشتە ببرێت، وا بکەین لە خواپەرستی لای بدەین. تا یەکێک لە شەیطانەکان، ئیبلیس بە یەکێک لە جوندیە شەیطانەکانی خۆی دەڵێ کێ لە ئێوە دەتوانێت بچێ لە خشتەی بەرێت؟ یەکێکیان دەڵێ بۆ منی دابنێت. دەچێت خۆی دێنێتە سەر شکلی عابدێک و خواپەرستێک
لە تەنیشت بەرسیسای عابدەوە دەست دەکا بە خواپەرستی تاوای لێدێ عابدەکە معجەب دەبێ بەو دەڵێ وەرە چیت دەوێت دەڵێ بۆ ئەوە هاتووم لەگەڵ تۆ بم لەبەردەستی تۆ پەروەردە بم و منیش وەکو تۆ خواپەرستی بکەم فێڵی لێ دەکا و نازانێ مەبەستی چییە کاتێک کە دێتە لای وردە وردە ئەو عابدە پێی سەیر دەبێت چەند خواپەرستە ئەو کابرایە نازانێ ئەوە یەکێکە لە شەیطانەکان و جنۆکەکان یەکێکە لە جوندیەکانی ئیبلیس بۆ لە خشتە بردنی هاتووە وای لێ دەکا ماوەیەک لای دەبێت دوایی دەڵێ دەڕۆم هیچی تر لای تۆ نابم وام زانی تۆ خواپەرستێکی زۆر مهمیت دەڵێ دەی باشە چی بکەم بۆی خواپەرستی مهم بم فێری دەکات دەڵێ دوعایەکت فێر دەکەم هەر کەسێک کە نەخۆش کەوت بێتە لای تۆ ئەوە شیفای نەخۆشی دێت دوعای بۆ بخوێنی هەر کەسێک کە جن چوو بێتە لاشەیەوە و تێک چوو بێت ئەوە تۆ دوعای بۆ بکەی یەکاو یەک چاک دەبێت دەڵێ لێم گەڕە فێری ئەوە مەکە با بە خواپەرستی خۆمەوە مەشغوڵ بم وای لێ دەکا قەناعەتی پێ دەکات فێری بکات ئەوجا هەر ئەو شەیطانە دەڕوا دوور دەکەوێتەوە دەچێتە لای کەسێک پیاوێک دەچێتە ناو لاشەی ئەو پیاوە و ئەو پیاوە تێک دەچێت چۆن دەوترێکە جن چۆتە لاشەی فلانە کەسەوە کە ئەوەش معتەقەد و بیر و باوەڕی ئەهلی سونە و جەماعەیە لە کۆنەوە لە سەردەمی پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵاتو وەسەلام زانایان لەسەر ئەوە بوون کە جن دەچێتە ناو لاشەی ئینسان و تێکی دەدات ئیلا معتەزیلەکان نەبێ کە گروپێکی گومڕا بوون ئەوان باوەڕیان وابوو جنۆکە ناچێتە ناو لاشەی ئینسان کەسانێکی بەناو دینداری نەزانیش ئەمڕۆ لاسایی معتەزیلەکان دەکەنەوە و ئینکاری ئەوە دەکەن جن بچێتە لاشەی ئینسانەوە بە هەر حاڵ شەیطانەکە چۆن ناو لاشەی ئینسانێکەوە ئەو ئینسانە تێک چوو ئەو جارە وەسوەسە بۆ کەسوکاری هات شەیطان وەسوەسەی هێنا بۆ کەسوکاری و چۆ لایەن لەسەر شکلی کەسێکی معالج و کەسێکی دکتۆر وتی بەشک و من محاولە بکەم شیفای بنێرم محاولەی کردی ئەو جنیەی چۆتە ناو لاشەیەوە زۆر بە قووەتە من دەرەقەتی نایم بەڵام پێتان دەڵێم پیاو چاکێک هەیە زۆر مهمە کە بچن بۆ لای یەکاو یەکە وتیان چێ وتی بەرسیسای ڕاهب وتیان جاوە چۆن گوێ بۆ ئێمە دەگرێ وتی بڕۆن محاولەی لەگەڵ بکەن بەشک و دوعاتان بۆ بخوێنێ تاوەکو چوون بۆ لای دوعای بۆ خوێند و شەیطانەکە هاتە دەرەوە چونکە شەیطان بوو چۆ بۆ ناویەوە و کاتێک کە بردیانە لای شەیطان هاتە دەرەوە بۆ ئەوەی ئیشەکە وردە وردە سەر بگرێن خەتوە بە خەتوە تا خەڵک قەناعەتی پەیدا بوو بەوەی کە فلانە کەس شیفای لایە و فلانە کەس عیلاج دەکات ئەو جار شەیطان دەیزانی کە ئەو پیاو چاکە ناخەڵەتێ ئیلا بە شتێکی زۆر زۆر خەتەر نەبێ کە فیتنەی هەموو پیاوانە ئەویش بریتیە لە ئافرەت شەیطان ئەوجا چۆ ناو لاشەی ئافرەتێکەوە چۆ کچێکەوە کە سێ برای هەبوو کە کچە پاشا بوو باوکیان نەمابوو یەکێ لە براکانی لە جێی دانیشت بوو ئەوە ئیبن عەباس و ئیمام عەلی ڕەزای خوای گەورەی لێ بێ و ئیبن مەسعود ئەو ڕیوایەتانە دەجێڕنەوە و ئیبن جەریر بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ وتی ئەو کچەی ئێوە چارەسەری نییە ئیلا مەوە نەبێ بیبەنە بۆ لای فلانە ڕاهب بردیان بۆ لای ئەو وتی بیبن دووری خەنەوە لێم ئیشم بەوە نییە من معالەجەی ئافرەت بکەم ئەو کچە لە من دوور خەنەوە شەیطان وتی بە کەسوکاری کچە بە براکانی کە زۆر خۆشیان دەویست وتی با ببێنن سەومەعەیەک ژوورێک دروستکەن لە تەنیشت ژووری ڕاهبەکە بۆ ئەوەی کە پێی بڵێن ئەوە ئەمانەتە لای تۆ جێمان هێشت بەشک و عیلاجی بکەیت و دوعای بۆ بکەیت و خێرت دەگاتێ ئەوەش خواپەرستیە بەجێیان هێشت کچە لەوێ کابراش لە ژووری خۆی خواپەرستی دەکا هەر کە سەلام دەداتەوە لە نوێژەکەی دەبینێ کچە تێک چووە و کچە بوراوەتەوە شەیطان هات کوتی تۆ ڕوحمت نییە بەزەید نییە ئافرەتێک لەوێ بوراوەتەوە نابێ بچی دوعای بۆ بخوێنی لە کاتێک کە تۆ دەتوانی وتی قەینا با بچم ئەوەش هەر خێر و عیبادەتە چوو بۆ لای دوعای بۆ خوێند و چابەوە کەسوکاری وتیان نایبێنەوە تا بە تەواوی چاک دەبێنەوە کەوای لێبێتەوە لای ئەودایان ناو تەسلیمی ڕاهبیان کرد ڕاهب هەر جار جار کە دەچێتەوە نوێژەوە ئافرەتەکە تێک دەچێتەوە شەیطان دێتەوە ناو لاشەی بۆ ئەوەی ڕاهب تێکدا ڕاهب ناچار نوێژەکەی دەبڕێ و دەچێتەوە لای ئافرەتەکە دوعای بۆ بکات تا جارێکیان دەیبینێ کاتێک کە بوراوەتەوە جلی لەبەردا نەماوە و کەشف بووە وردە وردە شەیطان دەیخاتە دڵیەوە ئافرەتێکی زۆر جوانە بۆ وا ناکەی کە کاری خراپەی لەگەڵ بکەی
شەیطانی بەڕێ کرد و پەنای بەخواگرت لە شەیطان جاری یەکەم، جاری دووەم، جاری سێیەم، تاوای لێ هات خواپەرستی ڕاهب تووشی فاحیشە بوو لەگەڵ ئەوافرەتە. دوای ئەوە چ بکات؟ دوای ئەوە شەیطان هاتە لای وتی نازانی تۆ کارێکت کرد کە بێت و کەشف بیت ئەوە تۆ سمعەت لە هەموو دنیا دەڕوە، بە تایبەتیش ئەو ئافرەتە ئێستا حەملی هەیە و سچی هەیە. ئەی چار چییە؟ چار ئەوەی بیکوژیت، بیکوژە بەخۆی و بە حەملەکەیەوە، بەخۆی و بەسکەکەی و بیکوژە و بیشارەوە کە کەس و کاری برایەکانی هاتنەوە بڵێ من شەیطانەکەیم لێ دەرکرد، بەڵام شەیطانەکان لە من بەتواناتر بوو، کچیان فڕاند و بردیان، نەجاتت دەبێ. وتی باشە. خەتوەی یەکەم وای لێ کرد کە بچێ لەگەڵ کچەت دەستێک هەڵکا، خەتوەی دووەم زینا بکە، خەتوەی سێیەم کچەشی کوشت بە خۆی و بەسکەکەیەوە، خەتوەی چوارەم ئەوجا درۆژ بکات. کەس و کاری براکانی هاتن وتیان کوا کچەی ئێمە؟ وتی کچەکە، بەڵام شەیطانەکان ئەوەندە بە قووەت بوون کچەیان فڕاند و بردیان. باوەڕیان پێکرد چونکە بە پیاوی چاشیان دەزانی، بە پیاوێکی وەلیان دەزانی، وایان دەزانی کە ئەوە زۆر پیاوی چاکە. ڕۆیشتنەوە، شەیطان لێ ناگەڕێ کۆتایی بە و چیرۆکە بێت. ئەوجاش لە شەودا هاتە لە خەونی هەر سێ براکە یەک لە دوای یەک لە خەونیدا شەیطان پێی گوتن ئەو فڵانە کەسە کچەی ئێوەی ئەوا لێ کردووە کوشتوشێتی. شەوی یەکەم وتیان نا لەوانەیە وەسوەسە بێ، ڕاز نییە. شەوی دووەم، شەوی سێیەم شەیطان دەهاتەوە تا قەناعەتیان بۆ پەیدا بوو، هاتنە لای ڕاهب وتیان کوا کچەی ئێمە؟ کچەی ئێمە تۆ ئاواد لێ کردووە، بە بەڵگەی ئەوەش ئێمە پێمان وتراوە لە خەونمان دیتومانە لەکوێ ناشتوتە، با بچین بۆ فڵانە شوێنە. دیتیان هەڵیان قەندەوە، خوشتیان لەوێ نێژرا بوو. ئەو جارە شکایەتیان کرد، وتمان یەکێک لە براکان دەسەڵاتدار بوو، ئەو جوندی خۆی نارد و ڕاهیبیان داگرت، بردیان لە سێدارەی بدەن. بزانین ئەوجا شەیطان چ دەکات. شەیطان هات بۆ لای ڕاهب وتی تۆ زینات کرد، قەتلیشت کرد، درۆشت کرد، ئێستاژەوە دەکوشترێی. منیش فڵانە کەسم کە ئەوانم پێکردیت، کەواتە توانا و دەسەڵاتێکم هەیە، یەک قسەت پێ دەڵێم بە قسەم بکەیت ئەوە لە کوشتن ڕزگارت دەکەم، وا دەکەم هیچیان نەتبینن بتفڕێنم و ڕزگارت بێت. وتی دەی وەڵڵا لە کوشتن نەجاتم دەی بە قسەت دەکەم. وتی یەک جار سوزدەم بۆ ببە و هیچی ترم ناوێت. وتی بەوە تەواو بێ با نەجاتم بێت. سوزدەیەکی بۆ برد، کە سوزدەی بۆ برد ئەوجا شەیطان لە دوورە وتی ئینی ئەخاف الله رب العالمین. وتی کە کردتم بە شەریکی خوا فلما كفر قال إني بريء منك. کە کوفری کرد و سوزدەی بکتی دەی ئەوجا من بەریم لێت، ئەمن هیچم بۆ ناکرێ بۆ تۆ، تەواو. ئەوەی کە مەبەستم بوو گەیشتم پێی. ڕاهبێکی خواپەرست زیناشم پێ کرد و قەتلیشم پێ کرد و سوزدەشم پێ برد. إني بريء منك، ئەوجا من بەریئم لە تۆ، إني أخاف الله رب العالمين. من لە خوا دەترسم، وەکو تۆ نیم. شەیطان بەو بڵێ من لە خوا دەترسم. تووشی کرد و تووشی کوفریشی کرد، ئەوجا لێشی بەریء بوو. خواي قرد فرمي فكان عاقبتهما أنهما في النار خالدين فيها وذلك جزاء الظالمين. خواي قرد فرمي عاقبتي أو دوانا شيطان كأوي كردو وهروها أو راهبش عاقبتي هردو كان لآقري جهنم داد من وهتا هتاي وأوش عقوبي إنساني ظالم خواب من بارزي. كواتا برا كان مبال فيل وتلكو بلاني شيطان ورياب. والله تنها فێڵ لە کەسێکی کەم ئیمان ناکا، فێڵ لە کەسێکی دینداریش دەکا خوابمان پارێزێ. و ئەوجا با خۆمان بپارێزین لەوەی کە بە نەفامی و بە نەزانی زۆر شت بە ناوی دینەوە بڵێین و بیکەین، خواپەرستێکی جاهل کە عاقبەتەکەی شەڕ بێ خوابمان پارێزێ. و هەروەها سوود لەو چیرۆکە وەربگرین، نەخەڵەتین، کچانمان و خوشکانمان تەسلیمی کەسانێک بکەن بناوي ولي وشيخايتي، بناوي أويك علاجي دكات وشارسري دكاو بتنهاجي بيليت لخواب ترسور يابا أجر راستيش بي وخواب رزد بي شيطان نمرد وتاروجي قيامة دمينه شيطان زفري بيدبات وتوشي فاحشي دكاو ريابا كواتا أقاد لناموسي خود بيت، أقاد لعرضي خود بيت ولا شرف وكرامتي خود بيت وريابا نخلتي قرق زور خواب من بارزت ونشخلتين بو كساني کە بەناوی چارەسەری نەخۆشەوە
بێ ئیمانی و بێتەقوایی دەکەن خوا بمانپارێزێ. نەک بڵێن ئەوەی کە چارەسەری نەخۆش بکا بێ ئیمانە هەمووی، نەخێر، بەڵام تێیاندا هەیە ساحیرە و جادوگەرە، تێیاندا هەیە فاڵگرەوەیە و تێیاندا هەیە شەیطانە، خوا بمانپارێزێت. ئەوانە بۆ خۆیان مشکلە بۆ خەڵک دروست دەکەن، سحر و جادو لە خەڵک دەکەن بۆی خەڵک بچێتەوە لای ئەوان. چۆن شەیطانەکە دەچۆن ناولاشەی کچەکە و خەڵکی تریشەوە نەخۆشی دەکردن، ئەوجا دەیوت عیلاجیشتان لای فڵانە کەسە. ئەمڕۆژ ئاوا شەیطان فێڵی لە زۆرێک لە خەڵکی ئێمە کردووە. شەیطان دەچێتە ناولاشە یەکێک لە ئێمەوە، ئەو جارە پێی دەڵێن با بەوەڵا دکتۆر هیچ فایدەی نییە، قورئانیشمان لەسەر خوێند فایدەی نەبوو، چار ئەوەیە بیبینە سەر قەبری فڵانە چاکە. شەیطان بەس ئەوەی لە تۆ دەوێ. چۆن ئەوەی لە ڕاهیبەکەوی سوزدەی بۆ بەرێ، بەس ئەو خاڵەشی لە تۆ دەوێ، واز لە خوای خالقی ئەرز و ئاسمان بێنی، ئیعتقادت بۆ دروست بێ کە بیبێ سەر قەبری پیاوچاکێک هاواری کەیە لەوێ چاد بێت. فعلەنیش لەوانەیە کە بیبێ لەوێ شەیطانەکە بێتە دەرێ، چونکە شەیطان ئەوە هەدەفەکەی بوو. ئیشی شەیطان تا ئەوێ بوو تۆ بەرێتە سەر ئەو قەبرە، واد لێ بکە هاواری بکەیتێ و داوای فریاکەوتنی لێ بکەیت، کە ئەوەت کردێتە دەرێ. ئیشی بە تۆ نەما، چونکە تۆی تووشی کوفر کرد، تۆی تووشی شرک کرد، تووشی ئەوەی کرد شەریک بۆ خوای گەورە دابنەی. کەواتە موسڵمانان وریابن، ئاگادار بن، هەر شتێک خوا نەیفەرموو بێ، هەر شتێک پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام نەیفەرموو بێ، وریابن نەیکەن. بەوە نەخەڵەتێن بڵێن ئاخر بردمان و چاک بوو، بەوە ئەوە نیشانەی ڕاستێتی نییە. نیشانەی ڕاستێتی ئیش و کارەکانمان ئەوەیە بە گوێرەی بەڵگەی قورئان و حەدیث بێ. بەڵام هەندێک کەسی نەخوێندەوار و نەفام هەر چەندە پێی بڵێ دروست نییە هاوارکەیە قەبری فڵانە کەس و حەیوان بۆ فڵانە کەس سەربڕی، دەڵێ بابە ئێمە لێمان دیتووە بردومانە شێتمان بردو و چابەتەوە. طبعاً شەیطان ئەتووی برد. شەیطان چۆن ناو نەخۆشەکەتەوە تا بتگەیەنێتەوێ، جا لەوێ بخۆی دێتە دەرێ و دەڵێ چابوو. چەند کەسیان بردە سەر شێخ پیریس کە لاشەیەکی مۆمیاکرا و زێر بوو، نازانم چی بوو، ناوی گاورێک بوو یا مەسیحیەک بوو، نەسڕانیەک بوو، خەڵکیش دەیگوت چوینە و چاک بووینەوە. کەواتە بەو شتانە مەخەڵەتە برای بەڕێزم، شەیطانە و فێڵت لێ دەکا و تووشی کوفرت دەکا، کە تووشی کوفری کردی ئەو جا دەڵێ فەلەمما کەفەرە قالە ئینی بەریء منک، ئەو جا دەڵێ من لێت بەریم، ئیشم پێت نەما، ئینی ئەخاف الله رب العالمین، من لە خوا دەترسم. کەواتە باوریابین، پەنا بە خوای پەروەردگار لەوەی کە شەیطان فێڵمان لێ بکاو، بە زەلەمان ببا و بە هەڵەمان ببا. أقول ما تسمعون والحمد لله رب العالمين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خوای پەروەردگار دوای ئەوەی کە ئەو بەسەرهاتە کە بەسەرهاتی شەیطان لەگەڵ ئینسان، چۆن شەیطان ئینسان کافر دەکا و ئەو جا لێی بەری دەبێت، فەرمانێکمان پێ دەکا. بەڵام پێش ئەوە براکانم، واللهی تەلەفۆنم بۆ دەکرێ لە کوڕانەوە لە کچانەوە، دوای ئەوەی کە شەیطان بە زەلەی بردوون، ئەو جا پرسیار دەکرێت چارمان چییە و حەلمان چییە. هەیە ژنیشی هەیە تووشی فاحیشەش دەبێ، هەیە مێردیشی هەیە والله تووشی فاحیشەش بۆ شەیطان فێڵی لێ کردووە، لە ڕێگای مۆبایلێکەوە، لە ڕێگای تەلەفۆنکردنێکەوە، لە ڕێگای چاو پێکەوتنێکەوە، لە ڕێگای سەردانێکەوە شەیطان فێڵی لێ کردوون، تووشی ئەو کارە ساتەی کردوون کە سەرشۆڕی دنیا و قیامەتی پێوەی خوابمان پارێزێ. کەواتە برای مسلمان، خوشکی مسلمان لە بیدایەتەوە خۆت بپارێزە. شەیطان خاڵ بە خاڵ و پلە بە پلە بۆت دێ. یەکەم پلە ناڵێت تۆ وەرە زینا بکە، یەکەم پلە ناڵێت تۆ وەرە مەشروب بخۆوە، ناڵێ وەرە کافر بە بەخوای گەورە، نەخێر. خاڵ بە خاڵ شەیطان زۆر بە سەبرە لەگەڵت، وردە وردە لە ڕوانگەی چاکەشەوە بۆت دێ، تاوەکو عاقیبەتەکە تووشی کوفر و خراپە و داوێن پیسی دەبێ خوابمان پارێزێ. جا بۆیە دوای ئەوە ئاەتانە خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته، ئەی ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە تەقوای خوا بکەن، لە خوا بترسن، کاری چاکە بکەن و لە کاری خراپە خۆتان بە دوور بگرن. ئەو ئاەتە بۆ تێگڕای ئیماندارانە و بە تایبەتیش بۆ ئەو کەسانەی کە بە ناوی دینەوە دەرکەوتون و قسە دەکەن و خواپەرستی دەکەن. چونکە ئیبن عەباس ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ دوای ئەوەی ئەو ڕاهیبە کە ظاهری خواپەرست بوو لە ناو خەڵک،
بەڵام زینای کرد و فاحشەی کرد و قەتلی کرد و کوفریشی کرد فەرمێن لە دوای ئەوەوە لە ناو بەنو ئیسرائیلیەکان ئینسانی خواپەرست سمعەتی نەما خەڵک گومانی خراپیان پێدەبردن دەیانوت زاهیری لەوانەیە چاک بێ بەڵام لە ناخی خۆیدا لەوانەیە باش نەبێ خوابمان پارێزێ تاوەکو جوڕەیجی ڕاهب هات عابدێکی باش هات کە بوختانیان پێکرد کە ئیمامی بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە ئەو عابدە پیاوچاکە کە ناوی جوڕەیج بوو خواپەرستی دەکرد جوولەکەکانیش عادەتیان وابوو جوولەکە و گاورەکان بەنو ئیسرائیل بەگشتی بە تایبەتی جوولەکە زۆر حەسوودن حەسوودیان دەبرد کە فڵانە عابدە پیاوچاکە و خواپەرستە وتیان چی بکەین چۆن وا بکەین کە ئەویش پیاوچاک نەبێ باوەکو ئێمە خراپ بێ ئافرەتێکی داوێن پیس هات بۆ لایەن وتی کە دەتانەوێ من لە خشتەی دەبم وتیان چۆن محاوەلەی لەگەڵ جوڕەیج کرد بێ فایدەیە چوچی کرد ئافرەتە چۆ لای شوانێک و کاری فاحشەی لەگەڵ شوانەکە کرد دوایی کەسچی بوو منداڵەکەی دانەهاتە لای خەڵک لە ناو شار وتی خەڵچینە ئەو منداڵەی من لە جوڕەیجە بوهتانێکی ئاوا خەڵکیش گومانی باشی بە جوڕەیج هەبوو چوون پەرستگاکەیان بەسەردا ڕوخاند ئەو جارە بەستیانە و بردیان بۆ لای پادشا بۆی لە ملی بدەن وتی بەس مۆڵەتم بدەن تاوەکو دوو ڕکعات نوێژ بکەم ئەو کاتە چی دەکەن بیکەن دوو ڕکعات نوێژی کرد و لە خوای گەورە پاڕایەوە ئەوجا ئاوری لە منداڵەکەدایەوە کە ئەو منداڵە بە حیساب لە جوڕەیج بێ جوڕەیج لە چی منداڵەکەیدا بەدەستی وتی ئەی منداڵ چێ باوکی تۆیە وتی باوکی من شوانەکەیە خەڵکی کە ئەو شتیان لەو منداڵە دیت منداڵێک کە تازە لەدایک بووە بێتە جواب هەمویان ڕایان کرد بۆ جوڕەیج و داوای لێبوردنیان لێ کرد وتیان دەمانەوێت پەرستگاکەت لە زێڕ بۆ دروستکەینەوە وتی نامەوێت لە زێڕ دروستیکەنەوە بەڵکو هەر لە قوڕەکە بۆم دروستکەنەوە وەکو جاران ئەوجا سمعەتی خواپەرستان و پیاوچاکان وردە وردە پەیدا بۆ لە ناو خەڵک زۆر جار بە سەبەبی چەند کەسانێک بە ناوی دینەوە کە قسە دەکەن و لە پاڵیشدا بەنهێنی کاری خراپە دەکەن سمعەتی دیندار نامێنێت سمعەتی پیاوی چاک نامێنێت خەڵک هەمووی بە یەک چاو سەیر دەکات بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار لەناو ئوممەتدا پیاوی چاک هەرماوە ئینشاءالله کەسانی باش هەرماون کە پێویستە هەموومان دوعای خێریان بۆ بکەین و شوێنیان بکەوین ئینشاءالله تعالی هەموو خەڵکیش بە یەک چاو تەماشا نەکەین هەیە عالمە و فاجرە هەیە علمی پێ و خراپەکارە بگرە لەوانەیە ڕەوشتی تەواو نەبێ بەڵام زۆرانێکیش هەن ئینشاءالله خەڵکانێکی زۆریش کە پیاوی چاکن ئینشاءالله بۆیە هەموو کەس وەکو یەک تەماشا نەکەین و بە بیانووی ئەوەی کە کەسێک بە ناوی دینەوە خراپە دەکا ئێمە گومانمان خراپ نەکەین بەرامبەر بە دینی خوای پەروەردگار و بەرامبەر بە پیاو چاکان و دینداران پێویستە گومانمان باش بێت خوای پەروەردگار فەرمووی هەمووتان تەقوای خوا بکەن ولتنظر نفس ما قدمت لغد با هەر نەفسێک لە ئێوە هەر یەکێک لە ئێوە با سەیرکە چ شتێک پێشکەش دەکا بۆ سبەی خۆی بیر لەوە بکەوە برای مسلمان ولتنظر نفس ما قدمت لغد هەر یەکێک لە ئێمە با فکر کاتەوە چ پێشکەش دەکا بۆ سبەینەی خۆی سبەینێ مەبەستی سبەینێ نییە کە ئەمڕۆ جومعەیە و سبەی شەممەیە سبەینێ یعنی ڕۆژی قیامەت ئەی بۆ خوای گەورە دەفەرمێ سبەی بۆ ئەوەی تێبگەی کە هەموو دنیا یەک ڕۆژە ئەو دنیای ڕۆژێکە و بەیانیەکەشی ڕۆژی قیامەتە والله ڕۆژێک دێ کە ئێمە دەمرین وە دەزانین دنیامان یەک ڕۆژ بوو و قیامەتیش یەوم الآخرە ڕۆژی دواییە و کە دێ کەواتە ئەی ئینسانی عاقڵ وا مەزانە تۆ ڕۆژگارێکی زۆری دنیات لەبەردەستە وا بزانە ڕۆژێکە والله ئەو ڕۆژەیە کە ئێستا توی تێدایی ڕۆژانی عمری ڕابردووت هەمووی ڕۆی خراپەت کرد بێ یا چاکە ڕۆی تۆ بریتیت لەمڕۆ کە تێیدا دەژیت ئەمڕۆ چاکە بکە چێ دەڵێ ئەمڕۆ نامریت و بەیانی تۆ قیامەتە خوابمان پارێزێ بەیانی تۆ لە ناو چاڵێکدای لە ناو قەبرێک خوا محاسبەت دەکا بە پێی ژیانی دنیات ولتنظر نفس ماذا قدمت لغد ما قدمت لغد بە هەر یەکێک لە ئێمە پرسیار لە خۆی بکە چمان پێشکەش کردووە بۆ بەیانیمان بۆ قیامەتمان بۆ نازانیت چ بچێنی ئەوە دەدرویتەوە نازانیت لێرە چۆن بیت پاداشتی قیامەتت ئەوا دەبێ کەواتە ئینسانی عاقڵ ئەوەیە دنیا بە چێڵگەیەک دابنێت
بۆ ئەوەی کە لە ئاخرەت بەرهەمەکەی دەستکەوێتەوە. دنیا بەس بەوە نییە برای بەڕێزم کەوا بزانی لە دنیا ئیش دەکەیت و بەرهەمەکەشیت لە دنیا دەست دەکەوێتەوە. واللهی دنیا چێلگەیەکە بۆ دوا ڕۆژت بەرهەمەکەی دوایی دێت. لەوانەیە لە دنیا ئینسانی چاکەکار خوای گەورە ڕێزێکی لێبنێ و خەڵک خۆشی بێ و چاکەی بێتەوە ڕێ، ئەوە هەر لە دنیا جارێ. و هەروەها خراپەکار لە دنیا ژیانی ناخۆش بێ و دڵتەنگ بێت، ئەوە هەر لە دنیا جارێ، بەڵام بەوە کۆتایی نەهاتووە. واللهی ڕۆژێکەیە کە ڕۆژی دواییە و بەهەشت و جەهەنەمە، لەوێ دەبینیتەوە نەتیجەی ژیانی دنیات بریتی بوو لە چی، لەوێ پاداشتی چاکەکانت وەردەگریتەوە بە بەهەشت، و لەوێش عقوبەی خراپەکانی ڕۆژی دنیات وەردەگریتەوە بە ئاگری جەهەنەم خوا بمان پارێزێ. بۆیە خوای پەروەردگار فەرمووی اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. لخوا بترسن خوا خبيرة نەک تەنها عالمە، خوای گەورە خیبرەتێکی وردی هەیە، زانستێکی وردی هەیە بە هەموو ئەو کردەوانەی ئێوە دەیکەن، بەو کردەوانەی کە چاکن زاهیری دێنە مزگەوت دادەنیشن، و بەو کردەوە نهێنیانەش کە بەدزی و بە شەوی تاریک و لە پشت پەردە کە دەیکەن بەس خوا دەیسانێ، خوا ئاگای لەوانیشە. و ئەمەزانن بەس چاکەکانتان بۆ دەنووسرێ، خراپەکانی نهێنیش و پەنهانیش دەنووسرێت. خوای گەورە عالمی غەیب و شەهادەیە. إن الله خبير بما تعملون. خوا خەبیرە و ئاگای لە هەموو شتێکە کە ئێوە دەیکەن. ئەوجا پەروەردگار دەفەرمێ لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. والله يكسان نين أهلي بهشت أهلي آقر، أصحاب النار وأصحاب الجنة. ئەوانەی کە بۆ جەهەنەم دەڕۆن لەگەڵ ئەوانەی بۆ بەهەشت دەڕۆن والله یەکسان نین. چۆن یەکسانن؟ کەسێک کە لە نیعمەتی خۆشی بەهەشتدا ئیسراحەت بێت و کەسێکیش لە ناو ئاگری جەهەنەمدا بسووتێت خوا بمان پارێزێت. چۆن یەکسانن؟ ئەی موسڵمانی عاقڵ، چێ هەیە لە ئێوە لە تەلەڤیزیۆندا بورکانی نەبینی بێت؟ ئەو بورکانە ئاگرانەی کە لە شاخەکانەوە دەردەچن، کە لە ناو قوڵایی بەحرێکەوە دەردەچێت، ئاوت لێ دەکا بە ئاگر، سەیری ئەو ئاگری بورکانە بکە بزانە چۆنە. ئەو جارە زەربی سەتی بکە، زەربی حەفتای بکە، ئەو جا دەزانی ئاگری جەهەنەمیە چی، یعنی چی؟ دەبا تۆ بخەنە ئەوێوە إنها عليهم مؤصدة في عمد ممددة. با لە ناو ئاگرێت دابی و دەورەشت قفڵ درابێ، سندوقێکی ئاگرین دەرچوونیشت نەبێت، ئەو جا بیر لە حاڵی خۆت بکەوە، ئایا ئەو حاڵە یەکسانە لەگەڵ حاڵی ئەهلی بەهەشت کە لە نیعمەت و خۆشیدا دەژین و خوا لەیان ڕازیە؟ والله یەکسان نین. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون. أهلي بهشت أوان فائز و سرفراز و سركوتون. كواتا براي مسلمان أمرو إيشك بو أوي سبيلا أهلي بهشت بي، أمرو لخرافة دور كوا بو أوي سبيني لأهلي جهنم ولناو آقر نبي خواي قور منوش توشو همو مسلمانان بپارێزێت. داوا دەکەم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی، بۆ خاتری صفاتە بەرزەکانی ڕحممان پێ بکە، لە فێڵ و تەڵەکەی شەیطان بمان پارێزێت. خوای گەورە ئاخیرمان خێر کەیت، خوای گەورە بەختەوەرمان کەیت، خوای گەورە ثەباتمان بدەیە لەسەر ڕێگای ڕاست، خوای گەورە وامان لێ بکەی لە ئەهلی بەهەشت بین و لە ئەهلی ئاگر نەبین. خوای پەروەردگار شیفای نەخۆشمان بدەی، خوای گەورە شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی، خوای پەروەردگار ڕحم بە هەموو لایەکمان بکەی، خوای قەرزی قەرزدارەکانمان بدەیەوە، خوای حاڵی فەقیرەکانمان خۆش بکەی، خوای هیدایەتی هەموو لایەکمان بدەی، بەختەوەری و برایەتی بخەیتە ناومان و ئاخیرمان خێر کەی. والحەمد لله والصلاة والسلام على رسول الله.